باز لە تاوانێکەکەین لە دوای شەریک بۆ خوا قەراردان گەورەترین تاوانە، تاوانێک هەر کەسێک ئەنجامی بدا خوای پەروەردگاری خاتە دۆزەخەوە، هەر کەسێ ئەنجامی بدا ساڵانێکی زۆر لە دۆزەخا بێت، خوای پەروەردگار غەزەبی لێگرێت، بە نەفرینی ئەکا، سزایەکی بە ئێشیەدا. تاوانێکە هەر کەسێک ئەنجامی بدات وەک ئەوە وایە هەموو سەرزەوی لە ناو بردبێت. تاوانێکە هەموو دنیاتێک بچێت بەلای خواوە ئاسانترە هەتا ئەو تاوانە ئەنجام بدرێت. تاوانێکە هەر کەسێک ئەنجامی بدات کۆتایی بە ئیمانی دێت. تاوانێکە تەنها موفلیسەکان و ئەوانەی کە هیچیان پێ نییە ئەنجامی ئەدەن. ئەوش بریتیە لە کوشتنی ئینسانێک بە ناحەق. خوای پەروەردگارە فەرمێت ومن يقتل مؤمنا متعمدا، هەر کەسێک ئیماندارێک بەدەست قەست بکوژێت، فجزاؤه جهنم، سزای ئەو پاداشتی ئەو تەنها دۆزەخە. دۆزەخ خوای پەروەردگارە فەرمێ خالیدن فیها، تیای ئەمێنێتەوە ساڵانێکی زۆر. وغضب الله عليه، خوای پەروەردگار غەزەبی لێگرێ، قەهر و خەشم و قینی خۆی لێگرێ، ولعنه بە نەفرەتی ئەکات، بە لعنەتی ئەکات، وأعد له عذابا عظيما، سزایەکی زۆر گەورەی بۆ داناوە. دەبێت حکوومەت و دەسەڵات زۆر زۆر وریاتر بن، تەقوای خۆیان هەبێت بۆ ڕۆژی قیامەتیان هەوڵ بدەن تۆزێک پێداچوونە بەم بابەتا بکەن. وەزارەتی ئەوقاف دەبوو لەم مودەدا زۆرینەی وتارەکانیان لەسەر ئەو بوو بڵێن خەڵک ئاگدار بکەنەوە بە سزای دنیا و قیامەت، هەتا خەڵک دەستی نەچێتە خوێنی زاواکەی، خەزوورەکەی، خێزانەکەی، کچەکەی. هێندە ئاسانکاری کراوە بۆ قاتیلەکان کێ بیەوێت لەسەر تایگەرێ خەڵکە کوژێ، لەسەر ڕەماشێک، لەسەر کۆمێنتێک. چونکە خوێنی ئینسان لەم کوردستانی ئێمە دوو لە ڕێبەڕێستان بێقیمەت کراوە، هیچ ئەرزشێکی بۆ دانانرێت. دەمڕوتێک ئەتوانێت لە لاکۆڵانێکە کۆتایی بە ژیان و بێنێت. بەڵام ئەگەر زەبر و زەنگێک هەبوو، ئەگەر توانایەکە بوو، ئەگەر بەرەنگار و بوونەوەیەکە بوو لە بەرامبەر ئەو تاوانە، هیچ کەسێک زاتی ئەوە ناکە بزانێت بکوژیت ئەکوژرێی دەسی بۆ نابە. بەڵام ئەزانێ بکوژێ قەڵەوە کرێ، کارتی کۆڕەک و ئینتەرنێتی فری بۆ نێرێ ئەکوژرێت. خەڵکم بۆیە کوشتۆ بۆی بچمە زیندان و خۆم ئیسراحەت بکەم. تاوانی کوشتن تاوانێکی زۆر گەورەیە. ئەگەر هەتا ئێستا دەست لە کوشتنی کەسانە بووە سوپاسی خوا بکە. الحەمدولله خوایە ئەو تاوانەم ئەنجام نەداوە کە تۆ پێت ناخۆشە. ئەفەرمێت لە زەوال الدنیا، هەموو دنیاتێک بچێت ئەهوەن عند الله من قتل الرجل المسلم، هەموو دنیاتێک بچێت بەلای خواوە ئەهوەنە، ئاسانە، خوا باکی نییە یەک مسلمانێک نەکوژیت. کە کوشتت خوای پەروەردگار غەزەبی خۆیت لێگرێ. بۆیە هەنێک زانا ڕەئیان وایە ئینسانی قاتل و پیاوکوشت تەوبەی بۆ نییە. لەسەر ڕەئی هەندێکیان هەندێکشانە فەرموون تەوبە بکە خواری خۆشەوێت.